کە سوکاری سەربەرزی شەیدانی دەستی تیرۆرستانی داعش سەرباری شانازیکردنیان بە خوێنی شەیدەکانیانەوە نیگەرانن لە بەردەوامی ناکۆکی نێو هێزە سیاسیەکانی ئەمڕۆی کوردستان. داوا لە سەرکردایەتی سیاسی هێزە کوردستانیەکانەکەن کۆتایی بە کێشەکانی ناوخۆیان بێن و لەسەر مێزی گفتوگۆ جارێکی دیکە کۆ ببنەوە تێبکۆشن بۆ بەدەستێنانی بەرژەوەندیەکانی نیشتیمان. من لەم ڕۆژە پیرۆزەدا سەرەتا پیرۆزبایی جەژن لە هەموو گەلی کوردستانەکەم و داوا لە هەموو حیزبولایەنە سیاسەکانەکەم کە کاملیان هەیە خوێنی شەیدەکانمان بە فێڕۆنەچێ هەمویان یەک بگرن و لە پێناوی مادە و چەند بەرژەوەندێکی حیزبیە بەرژەوەندی گشتی وەلا نەنێن و داوایان لێکەم یەکڕیزی خاکی کوردستان پارێزن. وەکو کوڕە شەهیدێک زۆر شانازیەکەم بە باوکمەوە کە خوێنی لە ڕێی ئەم خاکەدا ڕژاندووە. ئێمەش هەتاکو قەترێ خوێن لە لاشەماندا مابێت بەختیەکەین لە ڕێی ئەم خاکەماندا. داواکەم لە حیزبەکانیش بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ و واز بێن لەم ململانەی نێوانیان بۆ ئەوەی ژیانی هاوڵاتیانیش خۆشتر بێت. شانازی بە شەهیدەکەمەوە کەم زۆر سەربەرزم پێوە و ئیتر بەسێ خوێن ڕشتن و ئەوڕە لەو میلەتە بدەن و پێویستەکای تر حیزبولایەنە سیاسەکان بگەڕۆنە سەر مێزی گفتوگۆ و بیرە لەو هاوڵای خەڵکە بکەنەوە بەرژەوەنی و خەڵکە. بە بۆنەی جژنی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لە خانەوادەی سەربەرزی شەیدان و پێشمەرگە قارەمانەکان نەکەم کە لە بەرەکانی شەڕان ئێستا دژ بە تیرۆرستانی داعش دەجەنگن وەکو بنەماڵەی شەهید و وەکو بنەماڵەی شەهید داوا لە حیزبولایەنە سیاسیەکانی کوردستان دەکەین ئەم ململانە و ناکۆکی کە لە نێوانیاندا هەیە بەلایەوە بنێن و هەموو یەکڕیز و هەموو یەکڕیز بن و دەست لە ملانکەن بۆ یەکڕیزی و میلەتی کورد خوێنی شەیدەکان با بە فێڕۆن نەچێت چەنەها شەهید لەسەر ئەم خاکە پیرۆزە خوێنی خۆی ڕشتووە بۆ کوردستان. داوا لە حیزبولایەنە سیاسیەکانی کوردستانەکەین یەکڕیز بن و یەک هەڵوێست بن. بەردەوامی کێشە و گرفتی نێو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە کاتێکدایە کە چاوەڕێ دەکرێت ناوچەکە ڕوبەڕووی چەندین دۆخی نەخوازراو بێتەوە. بۆیە بنەماڵەی شەیدان داوا لە حیزب و سیاسیەکانەکەن بۆ ئەوەی گیانی شەیدەکانیان ئاسوودە بێت دۆخی سیاسی و ئابووری و ئیداری هەرێم ئاسایی بکەنەوە. واز لە بەرژەوەندیە حیزبیەکان بهێنرێت بۆ بەرژەوەندیەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. سەڵاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.